بەخێر بێن بەناوی ئەنجومەنی گەلی ڕاپەڕینەوە بە خێراتنێکی گەرمی کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین سەرجەم ئەو کەناڵ و میدیا و سایت و پەیجانە دەکەین کە لە ماوەی ئەو هەفتەیەدا هاوکارمان بوون لە ڕووماڵکردنی هەواڵەکان و چالاکیەکان و کۆکردنەوەی پارە و ئەو خواردەمەنیانەی کە لێرە ئامادەکراوە. بەڕاستی لێرەوە جارێکی دیکەش ئێمە بە ناوی ئەنجومەنی گەلی ڕاپەڕینەوە سوپاسی بێپایانمان هەیە بۆ ڕاگەیاندنەکان و زۆر سوپاسیان دەکەین. دیارە کۆنگرەی ئەم ڕاگەیاندەی ئەم ڕۆمان کە کۆتایی کەمپینەکەمانە لە دوو تەوەر و پرسیاری وەڵامەکاندا پێک هاتووە. تەوەری یەکەمیان ئەوە کاکشەماڵ کاکشاڵاو داتاکان دەخوێنێتەوە بە وردی، دواتریش مامەسا ئارام سوپاسنامەیەکی هەیە و دوایی هەر پرسیارێکتان هەیە لە ڕێگای کاک مامەسا هەندرێن و کاک غازی وەڵامی پرسیارەکانتان دەداتەوە. ئێستا فەرموو بە داتەکان ئەو چۆن مەوادانەوە بەدیگەرە باوەڕەکان. سڵاوتان لێبێ. ئەمڕۆ دوای کۆتایی پێهێنان بە داتا و سەرژمێریەکانی کەمپینەکە ئەم دەرەنجامانە بۆ ڕایگشتی ڕدەگەێنین. بڕی ئەو پارە و کۆمەکانێکە کەمپینەکە کۆی کردوتەوە بریتین لە دیناری عراقی بە بڕی 135 میلیۆن و 2000 دینار، دۆلاری ئەمریکی بە بڕی 76,406 دۆلار، پاوەندی بەریتانی بە بڕی 100 پاوەند، یۆرۆ بە بڕی 250 یۆرۆ، کۆی گشتی بە دیناری عراقی دەکاتە نزیکەی 250 میلیۆن و 247,000 دینار، خۆراک بە بڕی 30 تەن بە 3 بار هەڵگر، دەرمان و شیر و کەلوپەلی پزیشکی بە بڕی 25 تەن بە 3 بار هەڵگر، کەلوپەلی ناوماڵ و جلوبەرگ بە بڕی 12 تەن کە تیایدا 127 فەرچی سێ بە 4 لە خۆ گرتووە. دووبارە ئەمانش بە دووبار هەڵگر بەڕێکراون و یاخود ئەگەر بەڕەش نەکرابن بەڕێ ئەکرێن. مامۆستاران فەرموو. بە ناوی خودای گەورە و دلۆڤان، ئەو کەسەی سوپاسی خەڵک نەکات سوپاسگوزاری خوداش نابێ. هاو نیشتیمانیانی خۆشەویست، بەخشەران و هاو پشتانی شۆڕش و ئازارەکانی ڕۆژاوای کوردستان، دوای 8 ڕۆژ لە ڕاگەیاندنی کەمپینی ئەنجومەنی گەلی ڕاپەڕین بۆ هاوکاری و هاوپشتی ڕۆژاوای کوردستان کە دوو ئەرچی هاوکاتی لە ئەستۆ گرتبوو، یەکەم کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری لە پارە و خۆراک و دەرمان و کەلوپەل، دووەم سازدانی پەیوەندی و خۆپیشاندان و ڕێپێوان و چالاکی ڕۆژانەی سەرشەقام. ئەمڕۆ لە کۆتایی کەمپینەکەدا بە پێویستی دەزانین سوپاسگوزاری ئەنجومەنی گەلی ڕاپەڕین و کوردستانیان ئاراستەی هەر کە سولایەنێک بکەین کە لە سەرەتای پەلامارەکانی سەر ڕۆژاوای کوردستان دەستیان لەسەر دڵیان بووە و بە دڵ و دەم و دەستیان هاوپشت و هاوخەمی خوشک و براکانمان بوون لە ڕۆژئاوا. ئەمە دەری خست کە ئێمە گەل و نەتەوەیەکی خاوەن ئیرادە و هەڵوێستین و وەک هەمیشە هاوپشتین، چونکە هاوخاک و هاوخەڵک و هاوخودا و هاوخەمین. جارێکی تر نیشانی دوژمن و نێهارتاندا کە هەرگیز ناشکێ و نامرێ گەلی کورد زمان. ئەمە ئەزمون و تاقیکردنەوەیەکی گرنگ بوو بۆ یەک ریزی و یەکێتی گەل و نەتەوەی کورد کە بە گیان و ماڵ بەشدار بوون. هەر لێرەوە وێڕای پێزانین و شانازی زۆرمان سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدی خۆبەخشی نیشتیمان ئەحمەد کەرکوچی و سەرجەم شەهیدانی داستانەکانی ڕۆژاوا و گەلی کورد دادەنەوێنین. دەخوازین ببێتە هەوێنی ئازادی و سربەخۆیی و بەدیاتنی ئامانجە باڵا نیشتیمانی و نەتەوەیەکانمان. لێرەوە سوپاسی گەلی کورد دەکەین بە هەموو چین و توێژ و ئاراستە جیاوازە نیشتیمانی و تێکۆشەرەکانیەوە، بەتایبەت ئەوانەی هاوکاری کەمپین و چالاکیەکانمان بوون لەوانە ئیدارەی ڕاپەڕین و دام و دەستگاکانی و بەرهێنان و بەڵێندەرانی نیشتیمانپەروەر و کوردپەروەری دەڤەرەکە، کۆمپانیا و کۆگا و مارکێتەکان، ڕەوەندی کوردی لە تاراوگە بەتایبەت لە وڵاتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا، بەشێک لە قوتابخانەکان و گروپەکانی دیکەی کەمپین وەک لە چوارقوڕنە و قەسرێ، مامۆستا و پزیشک و فەرمانبەر و یەزەکانی ناوخۆ و کاسبکار و هەر کەسێکی تر لە مناڵێکەوە کە ڕۆژانەی خۆی و دەخیلەی پاشەکەوتەکەی بە ڕۆژاوا بەخشیوە تا دەگات بە بازرگانان و سەرمایەدارانی دڵباش و نیشتیمانی. هەروەها هەموو ئەو کەناڵ و میدیا و پەیج و هەژمارانەی کە ڕۆژانە سات بە سات ڕووماڵی چالاکیەکانی خۆپیشاندان و کەیپینەکانی بەخشینیان کردووە. لە کۆتاییدا بەڵێنتان پێدەدەین بەردەوام دەبین لەگەڵ تێکۆشان و ئازارەکانی نەتەوەکەمان و مرۆڤایەتی لە هەر شوێنێکی ئەم جیانەدا بێ. هەروەک دواتر لە نامیلکەیەکی تایبەتدا وێنە و بەڵگەنامە و ناوی ئەو کەسولایەن و دامەزراوانە چاپ دەکەین کە لە کەمپینەکەدا
هاوکار و بەشدار بوون ئەنجومەنی گەلی ڕاپەڕین بۆ هاوکاری و هاوپشتی ڕۆژاوای کوردستان.